ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لە خێم شوی پانۆراما پێتانگەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر گەشتیاری وەک کۆڵەکەی شیابووری سەرتاش داوای لێبوردنەکەین کە بۆ چەند ساتێک پێشکەشکردنی بەرنامەکەمان دواکەوت. لە هەرێمی کوردستان گەشتیاری بۆتە کۆڵەکەیشی ئابووری بۆەوەی کە ئابووری هەرێمی کوردستانی پێبێز بێ یاخودنا. حکوومەت هەرێمی کوردستان پلانەکانی چی بووە لە کەرتی گەشتیاریدا؟ دەستەی گەشتیاری لە هەرێمی کوردستان چۆن توانیوێتی ئەم کەرتە گرنگە لە هەرێمی کوردستان ڕێک بخاتەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و گەشتیاران؟ ئێمە تەنها ئەتوانین بەس گەشتیار بێنینە هەرێمی کوردستان یاخود نەخێر ئەتوانین گەشتیارانی خۆشمان بە شێوازێکی باشتر بۆ دەرەوە بەرین. هەرێمی کوردستان توانیوێتی لە کەرتی گەشتیاریدا پەرە بەخۆی بدا یاخود نەخێر. ئەو جێگایانی کە لە هەرێمی کوردستان بە جێگای گەشتیاری ناسراون لە ئاستی پێویستان و خزمەتگوزاریەکانیان لە ئاستی پێویستدا یاخودنا. ئەوەی کە لە هەرێمی کوردستان پێی دەوترێت کەرتی گەشتیاری ڕاستە کەرتی گەشتیاریە؟ ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە گرنگە بە میوانداری خوشکی بەڕێزمان خاتووە ملجەرات سەرۆکی دەستەی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. بەخێربێ خاتووە، سپاس دەکەین کە لە بەرنامی پانۆراما ئامادەی. ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەین. گەشتیاری لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵین لە ئێستادا لە چه ئاستێکدایە؟ جەنابەت کەەوە ماوەیەکی زۆرە سەرۆکی دەستەکەی و بینیمانەکە پێشخستنیشی باشێ لە بوارەکەدا. سەرەتا ئومێد دەکەین دەستپێکی ساڵی نوێ، ساڵێکی ئارامی و خۆشگوزەرانی بێ بۆ هەوڵاتیانی هەرێمی کوردستان لە جەناب تو لە هەموو بینەران و بیسەرانی کورساتی عزیزیش پیرۆز بێ ئینشاڵڵا. کاتێک کە باز لە کەرتی گەشت و گوزاریەکەین یان کەرتی گەشت و گوزار بە گشتی یەکێکە لە کەرتە هەستیارەکان لەسەر ئاسی دنیا. گەلێک لە وڵاتانی پێشکەوتوو وڵاتانی دەوروبەر ئاعتیمادی سەرەکیان لەسەر گەشتیارە، گەشتیاری ناوخۆیی، گەشتیاری دەرەکی. ئێمە لە ئێستادا بەداخەوە تا ئێستاوەی کە زۆرتر لە ڕووی ژمارەییەوە لە ڕووی چەندێتیەوە کە ئاعتیمادمان لەسەرەتی گەشتیاری ناوخۆییە بە تایبەتی شەوانەی ناوەڕاست و باشووری عێراق. بەڵام ئێمە بەرنامەکەمانەوەیە کە چۆن وا بکەین گەشتیاری ئەوروپایی، گەشتیاری کەندا و گەشتیاری خۆرئاوایی و وڵاتانی ئەفریقیش سەردانی کوردستان بکەن. ئەمەش لێرە ینی بە ژمارە لە ڕووی با بڵێن ژمارەییەوە ژمارەیەک لە گروپی خۆڕسک یان گروپە گەشتیاریەکان بە تایبەتی بۆ چالاکی سەرکێشی یاخود بۆ چالاکی ئاینی ئێستا دەستی پێکردووە گروپە گەشتیارەکان سەردانی کوردستانەکەن، سەردانی شوێنەوارەکان و بەڵێ شوێنە ئاینەکانەکەن، سەردانی ناوچە شاخاوەکانەکەن بۆ چالاکی با بڵێن سەرکێشی و لە وەرزەکانی ساڵیش بە تایبەتی وەرزی زستان. ئێستا ئەمە بەرنامەمانەوەیە کە بە تایبەتی وڵاتانی کەندا و کە بەفر زۆر کەمەتیایە و هەندێک لە وڵاتانی تر بتوانین چالاکی سەرکێشی لە وەرزی زستانە و گەلێک چالاکی تر ئەنجام بدەین. بۆیە دەمانەوێت لە ڕووی چەندێتی و لە ڕووی جۆرێتی چالاکیەکانیشمان پرۆژە گەشتارەکانیشمان گۆڕانکاریکی نەوەیی بەخۆیە ببینێت. ئەویش بەرنامەمانەوەیە کە لە 2022 جیاوازە ساڵانی ڕابردوو باست کرد. ئێمە لە کوردستانە چالاکی گەشتیاریمان هەیە، پرۆژەی گەشتیاری گەورەمان نییە. هەمانە بە ژمارەیەکی کەم واتە لە هەر پارێزگایەک تەلەفریکێک هەیە، چەند هۆتێل و ڕستۆرانتی 4 ئەستێرە و 5 ئەستێرە هەیە. بەڵام ئەگەر ژمارەی گەشتیارەکان زیاد بکات گەشتیار دەبێت لەسەر شەقامەکان بخەوێ. ئەمە ژێکێکە لەوانەیە کە ڕاستی پێویستیشمان ئێمە لە نەورۆزە ئەبینین گەشتارێکی زۆر لە بەهارا سەردانی کوردستانەکات. بۆیە هەر ئێستا من کە خەڵک داوای ئەوە کە هاوکاریان بین لە گرتنی شوێن دەبینم لە پارێزگاکانە شوێنمان نەماوە لە ناوچەی سۆران بۆ ناوچە شاخاوەکان و بۆ شارەکانی دهۆک و سلێمانی و هەولێر. بەداخەوە تا ئێستا هۆتێلی 4 ئەستێرە و 5 ئەستێرە لە گەرمیان لە ڕاپەڕین لە سۆران لە زاخۆ لە ئاکرێ و ئامێدی و ئەو شوێنانە بە پەنجەی دەست دەژمێرێن شوێنی مانەوەی گەشتیار. ئێمە تەنها لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر و دهۆکیش ژمارەکەیان زۆر کەمترە لە چاو پێداویستی و خواستی گەشتیار. لە ناو شارەکان ئەوەش هەر ژمارەکەیان زۆر کەمە. بۆیە ئێمە دەمانەوێت هەم شوێنی گەشتیاری هەم پرۆژە گەشتیارەکانمان لە شارەکان و لە دەرەوەی شارەکانیش فراوانتری بکەین. ئەویش بەوەی کە هەم کۆمەڵگەی گەشتیاری زیاد بکەین،
هەم هۆتێل و ڕستۆرانت و گروپی ینی با بڵێن بنکەی گەشتیاری کە خۆی لە کابینات و لە ڤیلەی جیاواز کە بە ئاستی جیاواز بتوانین خێزانەکان تایە ناوچە و کۆمەڵگەی گەشتیاری فراوان و خاتۆمەل زۆر باشە ئەمە دیارە هەوڵەکانی ئێوە و دەستەی گەشت و گوزار و هەروەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ینی منەبێ پرسیارێک لە بارەی مەسەلەی وەبەرهێنان بکەم لە کەرتی گەشتیاریە چونکە بەڕاستی ئەوەی کە جەنابە دامەژت پێدا گرنگی کەرتی گەشتیاری دەرەخا لە هەرێمی کوردستانە بەڵام ئێمە نەمانتوانین بە بەرنامە ئەم کەرتە ڕێک بخەین و ئێستا هەوڵەکانتان بۆ ئاراسەیەکە بە بەرنامە ڕێکی بخەن تا چەند وەبەرهێنان گرنگە لە بواری کەرتی گەشتیاریەوە ئەگەر گرنگە کراوە ئەگەر کراوە چی پێشکەشی هەرێمی کوردستان و چی پێشکەشی وەبەرهێنەران کردووە لەو بوارەیە ئێمە دوای هەڵسەنگاندنی بارودۆخی ینی گەشت و گوزاری و ئەو پرۆژە گەشتیارانەی کە کراوە یاخود ئەو وەبەرهێنەرەی کە لە بواری گەشت و گوزاریە کاری کردووە ژمارەکەی زۆر کەمترە لە چاو وەبەرهێنانی سەکەنی نیشتەجێبوون وەبەرهێنانی بازرگانی و هەتا دوایی بۆیە بە هەڵسەنگاندنی ئەو دۆخە و لێکدانەوەمان بۆ لە ڕووی بابەتیەوە تێبینی ئەومان کرد کە وەبەرهێنەر گلەی لێ ناکەین چونکە کاتێک وەبەرهێنەر داوای لە یەکەین پرۆژەیەکی 20 میلیۆن دلاری یان 30 میلیۆن دلاری یان 10 میلیۆن دلاری خەرجکە دەبێت دەرفەت و زەمینەسازی و کارئاسانی زیاتری بۆ بکرێت و ئەمە ئێمە لە ڕووی ئاستەنگی یاساییەوە لە ڕووی ڕێنماییەکانەوەکو پێویست و نەمانتوانیوە زەویەکانی گەشت و گوزاری بدەینە وەبەرهێنەران تاکو وەبەرهێنانی گەشتیاری تیا بکەن بۆیە ئێستا لەگەڵ نوێنەرایەتی دەستەی وەبەرهێنان و وەزارەتی خۆمان شارەوانی و لەگەڵ دەستەی ژینگە لیژنەیەکمان پێکهێناوە ڕێنمایەکانی پرۆژەی تێکەڵاو واتە وەبەرهێنەر هان بدەین بەشێک لە زەویەکانی ئێمە بۆ پرۆژەی سەکەنی بێ تاکو قازانجەکەی زوو وەرگێ و خۆتانەزانن پرۆژەی گەشتیاری لە بواری نیشتەجێبوون دەستا و دەست پارەکەی وەرەگرێتەوە بەڵام لە پرۆژەی گەشتیاریدا دەیان ساڵی دەوێت تاکو و سەرمایەکەی بۆ بگەڕێتەوە بۆیە دەبێ هاندان هەبێ بۆ وەبەرهێنەری کوردستانی هەتاکو بتوانێ نسبەتێکی زۆرینەی بۆ گەشتیار گەشت و گوزاری بێ و بەشێکی کەمی بۆ قازانجی ئەو بێکە نیشتەجێبوون یان پیشەسازی یان بازرگانی یاخود تەندروستی یان پەروەردەی وەبەرهێنێک هاتووە کە بۆ شێوازی ئێستا کردووە ئێستا ئێمە لە ڕێی ڕێنمایەکانمان ئامادە کردووە ومێ دەکەین لە سەرەتای ساڵی داهاتوو پرۆژەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە پەسەند بکرێ ڕێنمایەکانمان لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و دەستەی با بڵێن لیژنەی باڵای وەبەرهێنان دواتر ئێمە ڕایەگەێنین کە پرۆژەی هاوشێوەی لەوەی کە ئێمە بەپێی ئەو مەرجانەی دامانناوە بەپێی ئەو پێداویستیانەی کە لە شارەکانە پێویستمان پێێتی ئێمە دەمانەوێت بەپێی ئەو تەسمیمەی کە هەمانە بەپێی ماستەر پلانی گەشت و گوزار ئەو پرۆژانە لە شارەکانە دابەش بکەین نامانەوێت هەموو قورسایی بخینە شارێکەوە بەڵام شارەکانی تر فەرامۆش بکرێت بۆیە ئێمە 4 پارێزگای هەرێمی کوردستانمان هەیە و سێ ئیداری سربەخۆشمان هەیە کە دەمانەوێت هەرێکێک لەو ناوچانش کە ناوچە گەشتیاری زۆری تایە گەشتیار لە پارێزگاکانی عراق و ڕووی تێکە پێویستی بە کۆمەڵگەی گەشتیاری و چالاکی گەشتیاری جیاواز هەیە بۆیە ئەمە بە جانبێکی تری شێوەیە کە پرۆژەی هاوبەش لەلایەن حکوومەت و لەلایەن کەرتی تایبەتەوە جێبەجێ بکرێت کە بە پرۆژەی PPP ناسراوە کە پرۆژەی تێکەڵاوە هاوبەشە بەشێکی مەسئولیەتەکەی حکوومەت هەڵیەگرێ بەشێکیشی وەبەرهێنان قازانج بۆ هەردووکێتی بەپێی ڕێژەی بەشداریکردن یان بەپێی ئەو مساهمەیە کە داغڵە بێتایە بەشێکی تریشی هەیە کە ئێمە وەبەرهێنانی گەشتیاری پەری پێ بدەین زیادی بکەین وەکوی ئاماژەم پێدا کە کۆمەڵگەی گەشتیاری گەورە لە کوردستان جێبەجێ بکەین ئەمانە بەشێکن لەو پرۆژانەی کە لە داهاتووەکی نزیکە هەوڵەدەین جێبەجێ بکەین و ئێمە لە سەرەتایی 2022 انشاءالله کۆنفرانسێکی گەورەمان دەبێت لەو کۆنفرانسی پەرەپێدانی گەشت و گوزار دەبێت کە دەمانەوێت تەواوی ئاستەنگ و ڕێگریەکان و بربەستەکان و ڕاستپاردەکانی ئێمە بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان بەرپرسیارەتی دەستەی گەشت و گوزار بە تەنها نییە بەڵکو پەیوەستە بە کۆمەڵێک دامەزراوەی ترەوە جەنابەت باسی خزمەت گوزاریت کرد ئێمە وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان دەستەی وەبەرهێنان دەستەی ژینگە وەزارەتی ئەوقاف وەزارەتی ڕۆشنبیری هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە ئەمە تەماسی مباشری لەگەڵ بەرپرسیارەتەکە ئێمە هەیە تەنانەت وەزارەتی هاتوچۆ و گەیاندنیش
لە ڕێگای فڕۆکەخانەکانەوە لە ڕێگای با بڵێن هێڵەکانی هاتوچۆوە کەواتەم کەرتە گشتگیرەوە پەیوەندی بە هەموو ینی لایەنەکانی دیکەەوە هەیە دەبێت هەمووشی هەماهنگ بێ بۆ سەبارەت بەو کاراسانیانی کێوە تانەوەی بیکەن بۆ بەرهێنەران ئەمە بۆ بەرهێنەرانی ناوخۆیی ینی مەبەستانەوە بەرهێنی بیانیش بێتە هەرێمی کوردستان لە بواری کەرتی گەشتیاریەوە بەرهێنان بکە و ئەتوانن ئەم کاراسانیە بکەن دەرفەت هەیە بۆ ئەوانیش بۆ ئەوەش ئێمە لەگەڵ دەستەی وەبەرهێنان لەگەڵ جەنابی دکتۆر محەممەد شکری کۆبوونەوەیەکمان کرد و کۆبوونەوەی تیمی هەردوو لامان لەگەڵ ئامادە بوون و لەو کۆبوونەوەیە باسمان لە کۆمەڵگەی گەشتیاری و پرۆژەی گەشتیاری جیاواز لە ئەم پرۆژانەی کە هەیە ئەمەش بەڕاستی بە سەرمایە گوزاری گەورە کرێت دەمانەوێت لە ڕێگای یاسای وەبەرهێنانەوە کۆمەڵێک وەبەرهێنەری بیانی بانگێشت بکەین کۆمپانیاکانی بەتایبەتی کەندا و وڵاتانی دەوروبەر و هەر ئێمە گە تێبینی پێیجەکەمان بکەین من لەو دیدارانەی کە دەیبینم بەشێک لە سەرمایەدارانی وڵاتی تورکیا وڵاتی ئێران وڵاتانی کەندا و سەردانمان دەکەن دەیانەوێت چالاکی گەشتیاری بکەن پرۆژەی گەشتیاری بکەن بەڵام پرسیار لەوە ئەکەن ئەو ئاسانکاریانە چییە کە دەیدەنەوە بەرهێنەر تاکو بتوانێت دەرفەتی ئەوە بێ زەمان چییە بۆ پاراستنی وەبەرهێنەری بیانی لە یاسای وەبەرهێنان لە هەموارکردنەوەی گەلێک دەرفەتی داوە هەم لە بەخشینی لە باج و لە گومرگ و لە هێنانی تقریبن بۆ بەرهێنەران بەگشتی ئاسانکاری و زمینە سازی هەیە بەڵام هاندانی وەبەرهێنەری بیانیش تەبەن زیاتر دەرفەتی ئەوەی بۆ دێن مەسلەی ینی ئێوە هەمانجیتان بە تایبەتی چکەم کەرتە وەکو ئاماژت پێدا جەنابە خات و ئەمەل یعنی مە گشتگیرەوە دەبێت هەموو لایەنەکانی دیکە هاوکارتان من بۆیە کە بتوانن کەرتێکی نمونەی جوانی گەشتیاری لە هەرێمی کوردستان پێشکەش بکەن بۆ نمونێ ئێستا تۆ ناوچەیەکی گەشتیاری جوانە بینیت لە شوێنێکی ئەم هەرێمی کوردستانەیە هەردوو نەڕووی لەم سلەیمانیە ئەتێ سەردانی بکەیت کە ئەچیتە شوێنەکە ڕاستە شوێنەکە خۆشە دڵگیرەوە دڵت دەکاتەوە توانی بۆ چەند ساتێک یاخود بۆ چەند شەوێک لێوی بەڵام کە بە ڕێگاکەیە ئەڕۆی هێندە گرفت و مەشاکلت دێتە ڕێگە جارێککە ئەڵی تەمەیە بم ناگەڕێمەوە بۆ شوێنە ئێوە نابێ هەماهنگ من لەگەڵ بۆ نمونە وەزارەتی ئاوادانکردنەوە کە ئەرکی ڕێگا و بانەکانە یاخود ئەوە بەرهێنی کە خۆی بۆ نمونەوە بەرهێنانەکە لە کەرتی گەشتیاریە با ڕێگەکەشی بۆ ساز بکە بەڕاستی بەدڵنیاییەوە ئێمە گەلێک ئاستەنگی ئەوەمان هاتوتە بەردەم بۆ نمونە کاتێک کە گەشتیارێک دەیەوێت سەردانی ناوچەیەکی گەشتیاری بکدا بە تایبەتی لە شوێنە شاخاویەکان گەیشتنی گەشتیار بەو شوێنانە زۆر ئاستەنگە بنمونە گە تۆ باسی سۆران بکەی یان باسی شارباژێر بکەی یان باسی گەرمیان بکەی یان بچینە چای ئاسۆس و پیرەمەگرون و شوێنەکانی تر پێویستمان بە چەندین شێوازی گەیشتنی گەشتیار هەیە بۆ ئەو شوێنانە هەندێک لە شوێنەکان پێویستی بەوە نییە دیموگرافیا یان سروشتی ناوچە شاخاوەکان بشێوێنین بەڵکو پێویستی بە چەند پلیکانەیە کە بە پلیکانە سەرکەوێت بۆ سەر چیاکە یاخود تەلەفریک هەبێت لەو شوێنانە یاخود ڕێگایەکی گڵی هەبێ بۆی چالاکی سەرکێشیتی ئەنجام بدەین چالاکی سەفاریتی ئەنجام بدەین ئەمانە پێویستی بەوەیە کە وەزارەتی ئاوادانکردنەوە وەزارەتەکەی خۆشمان وەزارەتی شارەوانی دەبێت لەم ڕوانەیە دەست پێشکەر بێ بەر لەوەی داوە لە وەزارەتی بابڕین ئاوادانکردنەوە بکەین دەبێت وەزارەتەکەی خۆمان لە پلانی خۆیدا ئەمەی خستی بێتە بەرنامەی خۆیەوە باش ئێوە دەستەیەکی سەربەخۆنین ینی سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارین بەڵێ لە ئەمان کاتیشا ئێمە بەنمونە من لە سلەیمانی چەند جوانە کە لە چای گۆژە و ئەزمەر سەیری سلەیمانیەکەی ئەی ئەگەر هۆتێلێکی گەورەی تیابێت ئەی ئەگەر ڕستۆرانتێکی بەرزی تیابێ و لە جامی هۆتێل بە ڕستۆرانتەکەەوە سەیری جوانی سلەیمانی بکەی گەشتیار چەند زیاد دەکات چەند ناوازە دەبێت کاتێک گەشتیار کۆمەڵێک چالاکی ناوازە لەسەر چای گۆژە دروست بکرێتەوە ئەوە یەکێکە لەوەی کە ئێمە ڕاستی لەگەڵ شارەوانی سلەیمانیە لە گفتوگۆیان چووکە زەویەکان دەبێت ئەوان تەرخانی کەن بۆ پرۆژە گەشتیارەکانمان کە پلانمان هەیە لە 2022 چەقچەق لیاسانمان هەیە لە سلەیمانی کە پلانەکەمان دەست پێ کردووە و جەنابی کاقوبات زۆر ئێمە شوێنی گەشتیاریشی باش بوو ئێستا بەنداوەکەی ئەو بەن چەقچەق لەگەڵ ئەو پێنج زۆنە بۆ 2022 دەبێتە گەورەترین پرۆژەی گەشتیاری کە هەلی کاری دەیان هەزار کەسی تیاکۆ بێتەوە سەرچنار خۆی دەوانەوێت بیگەڕێنینەوە بۆ گەشتیاران بۆ جوانی کەین بە سروشتە جوان ئاسایەکەی خۆی بە سروشتەکەی خۆی و ناوچەی سەرچنار بە گشتی دەمانەوێت بیکەینە ناوچێکی گەشتیاری و پلانمان هەیە هەموو ئەو نایت کلاپانە
دوور خەینەوە لە ناوچەی سەرچنار و بیان بینە شوێنێک کە دوورتر بێ لە شوێنی نیشتەجێ بوون بۆ دهۆکمان هەیە کە چیای زاوە تەلەفریک و کۆمەڵێک چالاکی گەشتیاری گەورەی تایە بەڵام پێویستمان بەوەیە ئیدارەی سربەخۆی زاخۆ و شارەکانی تری ئامێدی و ئاکریش چالاکی تیابێت سۆران سربەخۆی وەرگرتۆیش بۆتە ئیدارەی سربەخۆ زۆرترین چالاکی گەشتیاری لەو سنوورە هەیە کە جگە لە تافگەکان و جگە لەو بێخاڵ و گەلی عەلیبەگ و ئەو چالاکیانی کە هەیە دەیان شوێنی شوێنەواری و شوێنی جیاوازی مێژووی و ئاینی و دێنە ئەگەر بەنداوی کێلێ تەواو ببێت لە شار پاژێر ناوچەیەکی گەشتیاری دوکان و دەربەندی خانمان هەیە کە پێویستمان بەوەیە ڕێکیان خینەوە بەنداوی دهۆکمان هەیە کە دەبێت ڕێکخرێنەوە ئێمە سێ بەنداوی گەورەمان هەیە لە کوردستان لە داهاتووشە بەنداوی دێلێژە دروستەکرێت دێلێژەش بەڕاستی ناوچەیەکی گەشتیاری لەو بەنداوانە بەسپاسەوە وەزارەتی کشت و کاڵ و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیەکمان کرد کە دەبێت ڕێنەدەین هیچ تەجاوزاتێک لەسەر بەنداوە تازەکانە دروست ببێت بەر لەوەی ئێمە تەجاوزات چییە خاتووە بەنداوی سماقوڵیە بینی کە زۆر بەناشرینی بەڕاستی من زۆر خەفەتە خۆم کە لەوەیەم چونکە نە ئەوەیە بتوانین ئێمە پیان بڵین ئەو شتانە بکەن لەبەرەوەی هیچیان مۆڵەتیان نییە لەژێر دەسەڵاتی ئەوشانی نە کونەماسی نە زیینی یان نەوەرتێ نە بەنداوی سماقۆڵی هیچ ئەمانە مۆڵەتیان نییە و بە تەجاوزات و محڕەماتی زیەکانیشیان گرتووە ئێمە تەعامل لەگەڵ ئەمری واقعەکەی ناتوانین بڵین ئەوانە دەڕوخێنین بەڵام ڕێگە نادەین هیچی تر زەوی حکومەتە یا زەوی خۆیانە ئەو خەڵکانە بەڕاستی نەخێر ئەوانە بەشێکی زەوی خۆیانە بەشێکی کراوەتەوە بەشێکی هەر یەکسەر چووە چالاکەکەی ئەنجامداوە و ئەو مەساحەیە کە دانراوە بۆ محڕەماتی زێ پێشەلیان کردووە کە چوونەتە ناو ئاوەکەوە ئەوەش هیچ مەساحەیەکی نەهێشتێتەوە بۆی گەشتیار سوود لە جوانی بەنداوەکان ببینێتەوە بۆیە گەلێک لەو شوێنانە پێویستی بە چاکردنەوە و ڕێخستنەوە هەیە کە ئەوەش ئێمە لەگەڵ قایمقامەتی قەزاکان دەستمان پێ کردووە چەندین سەردانمان کردو بۆ شوێنەکان و خزمەت گوزارەکانیشی لە ئاستی پێویست نییە کاتێک کە تۆ ئەچیتە ئەو شوێنانە گەشتیاری بیانی کاتێ دەچێتە ئەو شوێنانە کە دەگەڕێتەوە دەبێت بە کۆمەڵێک زانیاری دروستەوە بگەڕێتەوە نەکەوەی کە بچێتە شوێنە گەشتیارەکانی ئێمە دەبلیسیەکەی پاک نەبێ خۆراکەکەی پاک نەبێ شێوازی پێشکەشکردنی خواردنەکە مامەڵەکردن لەگەڵ گەشتیار هەموو ئەمانە ئەو بەرنامانن کە ئێمە هەوڵی ڕاهێنانەوەیان دەین و دەستمان پێ کردووە و ئێمە مەرجمان داناوە هەر یەکێک پابند نەبێت بەو تەسمیمە و بەو دیزاینێک کە ئێمە دامان ناوە لە شوێنە گەشتیارەکان بەڕاستی هەم مۆڵەتی لێسێنینەوە هەم مۆڵەتی بۆ تازەناکەینەوە و هەڕەمەشیە بەڕاستی ئەبێتە هۆی شێوەندنی و جێگایەوە دوجار زەرەرەکەشی زیاتر لەوەی کە تۆ قازانج بکەیت مەسەلەی ئەو خزمەت گوزاریانە وڵای ئەمێ تۆزێ لەسەری بۆسم خاتووە مەل بە بەڕاستی شتە شوێنێکی گەشتیاری ینی نووسراوێک نییە لەو شوێنەیە کە بڵێ ئەم جێگەیە بەم شێوازەیە ئەتوانی بچی بەم شێوازە سوودی لێبینی پێک دێ لەوە ڕێگاکەی ئەوەیە دوجار کە ئەچیتە ئەوێ یعنی وەکو جەنابی شت ئاماژت پێدا پێشکەشکردنی خزمەت گوزاری لە ئاسێکی باشە نییە یاخود ئەبینی نرخەکان زۆر بەرزە یاخود شتەکانی بێکەڵک و یەکسپایرە بەڕاستی بۆ ئەمە چیتان کردووە ئەگەر من ئێستا بڕیار بدەم لە هەڵسەنگاندنی ئەستێرەکان لە کوردستان بە پەنجەی دەستە ژمێرەیە ئەو تێلانەی کە 5 ئەستێرەی بۆ هێڵمەوە کە 4 ئەستێرەی بۆ هێڵمەوە 3 ئەستێرەی بۆ هەڵمە تەنانەت هەندێک یەک ئەستێرەش حەق یەک ئەستێرەی نییە بۆیە ئێمە تیمەکانم ڕاست پاردۆ کە دەبێت کۆبنەوەمان کردووە کە دەبێت تەواوی ئەستێرەکان هەڵسەنگاندنی بۆ بکەینەوە و ئەو ڕێنمایانە یان ئەو ڕێکارانەی کە پێویستەکە لە یەک ئەستێرە تا 5 ئەستێرە مۆڵەتی پێ بدرێ دەبێت جایکەینەوە نەک بە شێوەیەکی گشتگیر بێت ڕابردوودا بە شێوەیەکی گشتگیر بووە تیمەکان دوای ئەوەی هۆتێلەکە مۆڵەت ینی با بڵێن دامەزراوە تیمەکان چوون سەردانیان کردووە بەپێی ئەو ژمارەیە یان بەپێی ئەو با بڵێن ڕقەمەی بۆیان داناوە لە دوایی یا ڕقەمێک دەرەچێت ئەوە 3 ئەستێرەیە ئەوە 4 ئەستێرەیە من ئەوەم ڕەڤز کرد چونکە ناکرێ بۆ ئێمە دەمانەوێت بەر لەگەڵ دەستەوە بەرهێنان و وەزارەتی پلاندانانی شتومانە هەر هوتێلێک هەر ڕێستۆرانتێک لە بناغەکەیەوە دەبێت دەستەی گەشت و گوزار ڕێنمایەکان و ڕێکارەکانی و ئەو تعلیماتانەی کە هەمانە دەبێت ئەوە پەسەند بکات اینجا
مۆڵەتی دروستکردنی هۆتێلەکەونە هۆتێلی پێنجەستێرە لە وڵاتانی دەوروبەر لە مەساحەی زۆر گەورەتر دروست دەکرێت نەکەوەی لە مەساحەیەکی بچووکە چونکە چەند مەساحەکە بچووک بێ چالاکیە گەشتیارەکانی کەمترە بێتەوە بۆیە کاتێک کە پێنجەستێریە دێنێ دەبێت زۆر چالاکی جۆرا و جۆر لە خۆی بگرێ جگە لە ئەوەش خزمەتگوزارەکانمان بە گشتی لە بازار لە هۆتێلە با بڵێن لە ڕستۆرانتەکانی سەر شەقامی گشتی لە بینی شارەکانە کە گەشتیار بە زۆری لەو شوێنانەدا ئابەزێ بەڕاستی هەم هەر لە ڕێی دەبلوسیەکانیانەوە هەم لە ڕێی پێشکەشکردنی خواردنەکانیان هەم لە بەکارهێنانی ئەو موادانەی کە بەکاری هێنن هەم لە پاگراگرتنی دەوروبەرەکانیان جێگەی سەرنجی ئێمە بووە کە تیمەکانمان ڕاست پاردوون دەبێت ئەمانە ئاگادار بکرێنەوە لە دوای ئاگادارکردنەوەیان ئەوانە دەبێت ئەگەر جێبەجێیان نەکرد دای بخەینیان مۆڵەتەکان لێ بسەنینەوە بۆیە لە ڕووی خزمەتگوزاریەوە هەوڵەکانمانەوەیە کە باشترین خزمەتگوزاری چونکە هەر ئەوەیەکەوە کە سەرنجی گەشتیار ڕابکێشێ بابەتێکی تر هەیە کە من دەمەوێت زۆر جەختی لێ بکەمەوە ئەوشەوەیە گەشتیار کاتێک سەردانی کوردستان دەکات دەبێت ئاشناکەی بە خواردن و خۆراکەکانی کوردەواری بەدڵنیایی هۆتێلەکانی ئێمە زۆر کەمن ئەو هۆتێلانەی کە خواردنی کوردەواری بەکارهێنن و بەشێکی تر لە خزمەتگوزاریەکان یاخود لەو شتانەی کە پێشکەشی گەشتیاریەکەن بابەتی هونەریە کە لە هۆتێل و ڕستۆرانتەکانی ئێمە هیچ تابلۆیەکی گەشتیاری شوێنەواری فۆتۆگرافەرەکانی کوردستانی تیانیە زۆر بەدەکمەن من سوپاسی شاری جوانەکەم سوپاسی هۆتێل چاچراکەم لە هەولێر سوپاسی هەندێک لە هۆتێل و ڕستۆرانتەکانی ترەکەم کە تابلۆکانیان و فۆتۆگرافەکانیان ئەوانە ئەو فۆتۆیانن کە نمایشی شارستانیەت و مێژ و شوناسی کوردستانەکە پێویستمان بەوەی جناحێکە بێ تۆ لە ڕووی هونەریشەوە ینی بەڕاستیە بێ ئەمانە لە ئاسیشی تۆ چیتە ئوردون ئەچیتە تورکیا ئەچیتە لوبنان گوێت لە گۆرانی کوردیە بێ نەخێر دەیتە کوردستانەوە جگە لە گۆرانیە ساڕخە عەرەبیەکان و تورکیەکان و فارسیەکان گوێت لە گۆرانی کوردی نابێ وەکو وایە کە تۆ لە کوردستان نەبیت بۆیە ئەوە یەکێکە لەو شتانەی کە ئێمە بەڕاستی پیاچوونەوەی پیاکەین کە بەجددی لەسەرەوە دەبێ گەشتیاری عەرەبی گوێی ڕابێنین بە مۆسیقای کوردی بەیانیان مامۆستا مەسەری خالقی بێ حەسن زیرەک بێ مامۆستا کەریم کابان بێ زار ڕەحمەتی لێ بێ گۆرانی بێژە بادینیەکانمان بێت ئەوانەی تر بێت و عەرەبیشی باتیا بێ بە زمانەکانی تریتیا بێ بە زۆر کەمتر لەوە بۆیە زۆر بابەتی خزمەتگوزاری هەیە لە کوردستانە هەندێکی عەمدەن نییە بەڵکو وەعی نییە ئەو وەعیە نیشتیمانی کە پێویست دەکات خاوەنکار لە کوردستانە هەیبێت لاوازە بەداخەوە کە پێویستە کات ئێمە بەڕێوەبەرایەتیەکانمان و تیمە گەشتارەکانمان لەم ڕوانەوە کاری جدی بکەن باشە هەر لەسەر مەسلەی ئەو ینی بە ئاگاییە یاخود ئەو هۆشیاریە کە پێویستە خاوەنی هەم پرۆژە گەشتیاریەکان هەیەیان بێ هەم ئەو کارمەندانی کە لەوێ وەکو کارمەندی گەشتیاری کار دەکەن ینی پێویست نییە بۆ نمونە ئەمانە خولیان بۆ بکرێتەوە یاخود زیاتر ئاشنا بکرێن بە کەرتی گەشتیاری بۆ نمونە ئەخۆ تۆ لە بوارێکی وەبەرێنانی گەشتیاریە کە تۆ هۆتێلێکی پێنج ئەستێرەتە بێ یاخود شوێنێکی گەشتیاری هەبێ ئەبێ و کارمەندە هیچ نەبێ بەلانی کەمەوە دوو زمان بزانێ غێری زمانە کوردێکی کە زمانی دایکە خۆ ئێمە ئەوتا بۆ نمونە پەیمانگای گەشتیاریمان هەیە کە خوێندکار پێگەێنێ ئامادەی گەشتیاریمان هەیە کە خوێندکار پێگەێنێ ئێوە وەکو دەستەی گەشتیاری حکوومەت یاریمی کوردستان چۆن توانیتانە سوود ببینن لەمانە بۆی کە دایان بمەزرێن لە بوارەکەیە هەم ببنە خاوەنی کار هەم ڕوویشی گەشتی جوان پێشان بدەن بە بیانیەکان یاخود بە عەرەبەکان کە دێن سەردانەکەن من ماوەی ساڵێکە لە دەستەی گەشت و گوزارم کە هاتمە دەستەی گەشت و گوزار تێبینی ئەوم کرد دوای سەردانی خۆم بۆ هەندێک لە هوتێلەکان بە تایبەتی چوارەستێرە و پێنجەستێرە بینیم وەکوی باسم کرد تابلۆکان گۆرانیەکان خۆراکەکان دەستی کارەکان هەمووی بیانیە ئەمە لە استراتیجەتی دەستی گەشت و گوزارە هەیە کە دەبێت دەستی کاری ناوخۆی زیادکەین بۆی من لە قۆناغی یەکەمە مەرجێکمان چەسپاند کە دەبێت هەموو کەرتی گەشتیاری بە گشتی بێجیاوازی لە قۆناغی یەکەم دەبێت لە 130 دەرچوانی پەیمانگا و ئامادەیە پیشەیەکان و ئامادەی گەشت و گوزاری بێ لەگەڵ زانکۆکان و ئەمساڵ بۆ 2022 طبعا ئێمە لە 2020 خستمانە بواری جێبەجێکردن لەسەر دوو ئاستێکیان ئەوەی جەنابەت باست کرد هۆتێلەکان سەرنجی ئەویان هەبوو کە گەنجانی ئێمە هەڵگری ئەو بەها و لێ هاتوویە نین کە پێویستی بە بازاری گەشت و گوزاریە واتە دەبێت عەرەبی بزانێ لانی کەم ئینگلیزی بزانێت
تەکنۆلۆژیا و ئایتی و کۆمپیوتەر و ئەمانە بزانێت بابەتی پێشوازیکردن و با بڵێن چۆن کۆنتاکتەکە چۆن لە ریسپشنی هۆتێلێکا کە چۆن پێشوازی لەواکات مامەڵەکردنی لەگەڵی ئوسلوبی هەموو ئەمانە جەختیان لەوە کردەوە کە گەنجانی ئێمە تەمەڵن لەم بوارانەیە وەکو پێویست نایەنە پێشەوە بۆیە ئێمە دەستمان کردو بە خولی ڕاهێنان سێ کۆبوونەوەی تایبەتمان لەگەڵ وەزارەتی پەروەردە کردووە لەگەڵ مامۆستایانی بواری ئامادەیی و پەیمانگەکان کە دەبێت گۆڕانکاری گەورە بکەین لە پرۆگرامەکانی خوێندن هەم لە ڕووی زمانەوە هەم لە ڕووی ناوەرۆک و مەنهەجێتی پرۆگرامەکانمان زۆر لاوازە ناتوانێت کاردری گەشت و گوزاری دروست بکات هەندێک پەیمانگامان هەیە مامۆستاکانیان بەسپاسەوە زۆر پەرۆشن بۆ ئەوە مامۆستایانی زانکۆ هاوکارمانن کە خۆبەخشانە هاتوون ڕاهێنان بە دەرچوانەکان ئێستا لەگەڵمانن لە هەردوو بەڕێبەرایەتی سلێمانی و هەولێر دەستمان پێکرد خولەکانی ڕاهێنان تەواو بوو جۆرێک لە دابشکردن دەستی پێکرد لەسەر هۆتێلەکان بنمونە هۆتێلێکگە 100 کارمەندی هەبێت دەبێت لەو 100 لە قۆناغ یەکەمە 30 کارمەندی دەرچوانی گەشت و گوزاری بێ وەلەو 30ش کچان و کوڕان هاوسەنگ بن هەردوو ڕەگەزی تیابێ و ئێمە لە 2022 کە هەم سەرۆکی حکوومەت هەم جەنابی جەگری سەرۆکی حکوومەت جەخت لەواکەنەوە کە دەبێت لە 175 دەستی کاری کەرتی تایبەت ناوخۆی بێ ئەمە بۆ ئێمە پشگیریەکی زۆر گەورەیە و هەندانێکی گەورەیە کە واکەین زیاتر بکەین ژمارەکە لە 130 بگوازینەوە بۆ 150 لە قۆناغی یەکەم و خولەکانی ڕاهێنان هۆتێلەکان و ڕستۆرانتەکان ئیلزام بکەین کە ئەوان دەبێت ببن بە بەشێک لە ڕاهێنان و ئامادەکردنی ئەوە و خوێندکارانی زانکۆکانیش لە هاوینانە وەکو وڵاتانی ئەوروپا دەبێت خوێندکارەکان فێری کار بکرێن واتە لە بواری پراکتیکیەوە کە لە قۆناغی سێ بۆ نمونە سێ زانکۆیە دەبێت پۆلی سێ و چواری بەشێک لە کاتەکانی لەناو بازاری کار بێ لە ئامادەی پیشەیەکانی دەبێت بەشێکی لە بازاری کار بێ و پەیوانگەش بە هەمان شێوە بەم شێوەیە ئێمە دەستمان پێ کردووە بەڵام کاتمان دەوێت هەتاکو بتوانین ئەو ژمارەیە خۆ ئەو ڕێژێ پڕ بکەینەوە کە ئەمانگەێنێت ئەو ئاستەی کە ژمارێکی زۆر لە کچان و کوڕانی خۆمان دەچنە بازاری گەشتیاریەوە بەڵێ لەسەر مەسلەی بۆ نمونەکێ ماڵین گەشتیاری ئەبێەوە کۆڵەکیشی ئابووری سیر بکرێ ئێخۆ تۆ کە ئەڵی کۆڵەکیشی ئابووری ئەبێت داهاتەکەی بێتە هەرێمی کوردستانەوە وایانە بەڵام ئێمە بینین لە هەرێمی کوردستان ینی گەشتێکی پێچەوانە هەیە بەڕاستی خاتووەمەر ینی زۆرێک لە خەڵکی هەرێمی کوردستان و کوردی خۆمان هاوڵاتیانی هەرێمی کوردستان سیرەکەی لە بۆنەکانە گەشتەکە بۆ دەرەوە ئەچێتە وڵاتانی دەوروبەر ئەچێتە وڵاتانی ئەوروپا یەکەواتە ئەمە لە ڕۆدارایەکە و پارەیە باتە دەرەوە بۆ مەسوودی نابێ بۆ هەرێمی کوردستان لەو ڕۆ ئێوە چیتان کردووە ینی ڕاستە ناتوانین ڕێگری بکەن بەڵام ئەتوان چۆن قەناعەت بە گەشتیاری هەرێمی کوردستان بکەن کە پارەکەی لە ناوخۆی هەرێمی کوردستانە سەرفکە بۆ ئەم پارەی نەچێتە دەرەوە ڕاست بە دڵنیاییەوە تۆ ناتوانین ئێوە باست کرد ناتوانین ڕێگری بکەین لە ڕۆشتنی هاوڵاتی ئەویش مافی خۆیەتی غێری وڵاتەکەی خۆی شوێنی تر ببینێتەوە من تەنها ناوی هەندێک وڵاتەڵێم کە لە ڕیزبەندی دەیەکەمەکانی جیهانن کە لە ڕووی گەشتیاریەوە لە 10% بۆ 15% داهاتی نیشتیمانی وڵاتەکە پێک دێنێ کە ئەمریکایە چینە ئیتالیا تورکیا مەکسیکە تایلەندە ئەڵمانیا ئەم وڵاتانە لە یەکەمەکانی ڕیزبەندی گەشتیاری جیهانین وڵاتانێکی زۆر گەشتیارە چێت بەس ئەمانە لە دەیەکەمەکانن لەسەر ئاسی دنیا لە 10 بۆ 15 لە بودجەی گشتی وڵات پێک دەهێنن کەرتی گەشتیاری پێکی دەهێنێ باشە لە کوردستانە من دڵنیاتەکەمەوە ئەگەر حکوومەتی هەرێم تەواوی دامەزراوەکان ڕاست پێرە لەگەڵ ئێمە ڕێگاوبانەکان خزمەت گوزارەکانی ئاو کارەبا و ئەو تابلۆی ڕێنوێنیەی کە دەیدا بە گەشتیار لە شەقامە گشتیەکان لە نێوانی شارەکانە و شوێنەوارەکانمان شوێنی ڕستۆرانت و هۆتێلی هەبێت تەلەفریک زیادکەین کۆمەلگای گەشتیاری زیادکەین دەتوانین کوردستان ڕکابەری نەک وڵاتانی کەندا و ڕکابەری وڵاتانی ئەوروپاش بکەین بۆچی چونکە هیچ وڵاتێک بەقەدەر باشووری کوردستان سروشتەکەی ناوازە نییە کە 4 وەرزی ساڵ دەتوانین ئیستثماری گەشتیاری تیا بکەین کە دەتوانین لە هەر وەرزێکە بە جیاوازی وەرزەکانی تر چالاکی جۆرا و جۆر بکەین بەڵام پێویستمان بە هۆڵی گەورەیە
پێویستمان بە شاری یاری گەورەیە، پێویستمان بە کۆمەڵگەی گەشتیاری گەورەیە، پێویستمان بە خزمەتگوزاری و گەیاندنی خزمەتگوزاریەکانە، پێویستمان بە ڕاهێنانی دەستی کاری ناوخۆییە و بە هاندانی وەبەرهێنەری کوردستانی بەر لە وەبەرهێنەری بیانی. ئێمە ژمارەیەک دەڵێن لە کوردستان کە بەدەیان هەزار ملیاردێر و ملیۆنەر هەیە. بەش ئەمانە گەر هانیان بدەین بێنن وەبەرهێنان بکەن لە بواری گەشتیاریە کە دەبن بە بەشێک لە سەرخستنی ژێرخانی ئابووری کوردستان و دەبن بە بەشێک لە بەکارخستنی دەستی کاری کوردستانی کە پێم وایە کەمیان نەکردو ئەوانیش هاتوونەتە پێشەوە و ژمارێکی زۆر لە ئەو پرۆژە گەشتیارانە کە لێرەوە من سپاسی کەرتی تایبەت و وەبەرهێنەرانی کوردستانەکەم کە بەڕاستی ئەوان نەبوونایە کەرتی گەشتیاری نەئەدەگەیشتە ئەم ئاستەی ئێستاش. هیچ کۆتوبند هەیە بۆیان چکە بەڕاستی زۆرێکیان گلیان هەبوو بۆ نمونە باجیان زۆر لەسەرە، یاخود پارەی کارەبایان زۆر بۆیێتەوە، یاخود پارەی ئاویان زۆر لێسەنن، یاخود بۆ نمونە کارمەندەکانیان ئەوانە بێ زەمان بکرێن و پارەیان بۆ بدرێ. ئەمانە ئێوە توانن هاوکاریان بن بۆی کە هیچ نەبێ کەرتەکە زیاتر پێشخەن و داهاتێکی باشتر بۆ ئێوە دەستخەن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بابەتی باج حەقی خۆیانە کە دەبێت باجەکان ڕێک بخرێتەوە. ئێمە لەگەڵ بەڕێوەبەری گشتی دکتۆر کەمال لەگەڵ جەنابی وەزیری دارایی کۆبنەوەمان کرد، باسمان لەو راپۆرتانە کرد کە بۆمان هات لە دەرکردنی بڕیاری باجی سەتادەی مۆبیعات کە زۆر ئاستەنگی دروست کرد بۆ کەرتی گەشتیاری. ئێستا لیژنێکی باڵا پێکاتوە لەسەر ڕاستپاردەی ئێمە کە ئەو ڕسومات و باجانە پیاچوونەوە بکەین و ئەو ڕێژەی دەستنیشان بکەین کە نەزیانە گەیەنێ بە کەرتی تایبەت و نە حکوومەتیش بێ سوودمەند دەبێت واتە لە هەموو دنیای باج هەیە ئەو تاکسەر ڕێژەیەک بێت کە لێک ئەستێرەوە تا 5 ئەستێرە بیگرێتەوە نەک تەنها 4 ئەستێرە و 5 ئەستێرە ڕێژەیەک بێت کە زیان نەگەێنێ. بابەتی پرۆژە گەشتیاریەکانیش بەڕاستی ڕێخستنەوەی پێویستە لەوەی کە ڕسومات ئەو غەرامانەی کە وەرەگیرێ. بە نمونە ئێمە مۆڵەتە دەین و گرفتەکان و سەرنجەکان ڕوبەڕووی ئێمە بێتەوە، بەڵام لیژنەکانی قایم قامێت دەچن دایەخەن و غەراماکەن داهاتەکەی دەچێتە لیژنەی دەچێتە قایم قامەتی پارێزگاکانەوە داهاتەکە داغڵی گەشت و گوزار نابێت لە کاتێکە کە ئێمە پێویستمان بەو داهاتەیە بۆی خزمەتگوزاری زیاتر ئەنجام بدەین لە پرۆژە گەشتیارەکانە. گەلێک بابەتی تر کە پەیوەندی بە ڕسومات و باج و بابەتەکانی ترەوەی ئێمە لە دەرکردنی ڕێنمایەکانیش لە بابەتی ڕسوماتیش گۆڕانکاریمان تیا کردووە. ومێ دەکەین هەمووی بەیەکەوە بە یەک پاکێت چارەسەری بکەین بۆ ئەوەی کە کەرتی گەشت و گوزاری پێش بخەین. بەس بابەتی زەمان بۆ کارمەندانی دەستی کار من بۆ خۆم زۆر جەختی لێکەمەوە وەزارەتی کار ئێمە لەگەڵ یانە هەماهەنگین کە بەڵێ دەبێت زەمانی کارمەندەکانیان بکەن، هیچ کەسێک نابێت لەمە خۆی بتزێتەوە چونکە ئەمە دوو لایەنەیە. بەشێک لە موچەی کارمەندەکە خۆی ئەیدا، بەشێکیش دەبێت خاوەنکار بیدا. بۆچی حکوومەتی هەرێم ئێستا یاسایەکی تایبەتی بۆ هەیە کە کەرتی تایبەت ئەو کارمەندانی لە کەرتی تایبەت ئیشەکەن چەند ساڵ لە هەر شوێنێک ئیشکەن ئەمانیان بۆ کۆ دەبێتەوە و دەبێتە خزمەتی شارستانی سەرنجام خانەنشین دەبن. واتە ئەگەر 25 ساڵی هەبێت سەرنجام مافی هەیە ئەویش خانەنشین ببێ، بەڵام ئەگە زەمان نەکرێت ئەو مافەی نادرێتە. بۆیە دەبێت خاوەنکار لە ڕووی وجدانیەوە و لە ڕووی پرەنسیپ و یاسا و سیاسەتی گشتیشەوە پابند بێ بەوە. بۆیە لەم ڕوانەیە ئێمە هیچ لێ خۆشببوونێک ناکەین، بەڵام لە بابەتی ڕسومات و باجەکان بەڕاستی من لەگەڵ یانام و بەشێک لەوەش ئێمە بەڕاستی لێ خۆشببوونمان بۆ کردن 5 مانگی ساڵێک کە قەیرانی دارایی و بابەتی کۆرۆنا هاتە پێشەوە لێ خۆشببوونێکمان بەسپاسەوە وەزارەتی دارایی و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەدەنگ داخوازیەکەمانەوە هاتن تەژجیعەکە تەژجیعێک بۆ کەرتی تایبەت زۆر گرنگە. مەسەلەی بابەتی ینی شوێنە ئاینیەکان لە هەموو دنیاە شوێنە ئاینیەکان ینی پیرۆزی خۆی هەیە و گەشتیارێکی باش ڕووی تێگە هەر دوور نەڕوین لە وڵاتی خۆمانە عێراق ینی نەجەفمان هەیە ئەبین کە ساڵانە ینی بە بەردەوامی لە هەموو ڕۆژەکان و مانگەکانی ساڵ ینی گەشتیاری بۆچێ. یخۆ هەرێمی کوردستانیش ینی کەم شوێنی ئاینی پیرۆزی تیانە لە ڕووی سەرجەم ئاینەکانەوە بە ئاینی مەسیحی و هەروەها بە ئاینی موسڵمان و کردوعاشور و هەموویەوە. چیتان کردو بۆ ئەو ناوچە ئاینیانەیە کە بکرێتە شوێنی گەشتیاری و سوودی هەبێت بۆی کە خەڵک لە ئاینە جیاوازەکان یاخود لە نەتەوە جیاوازەکان سەردانی هەرێمی کوردستان بکە بۆ هۆیانەوە. تۆزە ئەوم کاڵ کردوەوە. ئەو بۆ من زۆر باوەڕم بەوە هەیە کە دەبێت هەموو ڕێگەزەکانی کوردستان ڕێگەز گەشت و گوزارەکانی پێش بخەین
بۆ گاڵتەوتم باوەڕی تەواوم بەوە هەیە کە دەبێ شوێنە ئاینەکان گۆڕانکاریەکی جۆری بەخۆیەوە ببینن ئەویش لە گەیاندنی خزمەتگوزاری لە پێشکەشکردنی کۆمەڵێک پرۆژەی گەشتیاری تایە بە نمونە لە کوردستانە هیچ شوێنێک نییە بەقەدەر کوردستان تەواوی ئاینە ئاسمانیەکانی تێدان کوردستان بۆتە لانکەی شارستانێت و مێژووی ئاینە ئاسمانەکان ئەمە گۆڕی پێغەمبەرەکانی ئاینە جیاوازەکان لە کوردستان هەیە بۆی ئەمە سەرمایەکی گەورەی نیشتیمانیە دەبێ بەهێزیکەین ئەم سەرمایە چۆن بەهێز دەکرێت دەبێ خزمەتگوزاری بگەێنین دەبێ هۆتێل و ڕستۆرانت لە دەوری ئەو شوێنە ئاینیانە ئەو پێکاتە ئاینانە و ئەو ئاین و ئاینزاکان ئێمە کاکەیمان هەیە زەردەشتیمان هەیە ساڵی ئەیمەنداییمان هەیە بەهائەکانمان هەیە ماڵی بەهاءڵڵا لە ماوەیەکی زۆر لە سەرگەڵ و ماوەتەوە ئەو شوێنە لەگەڵ بەهائەکان من لە گفتوگۆیان کە دەمانەوێت زیاتر ئاوەدانی کەینەوە نۆژەنی کەینەوە و دەمی بکەین پرۆژەی جیاوازی تیا بکرێت بۆی ساڵانە بەهائەکان سەردانی شوێنەکە بکەن ئێمە لالشمان هەیە لالش یەکێکە لەو شوێنانەی کە لە هەموو دنیاە ئەزانی ئەگەر لەوانەیە باوەڕ نەکەن ئێستا رووسیا لەگەڵ وڵاتی ئەرمینیا خۆیان هاتوون پەرزگایەک بۆ ئێزیدەکانیان دامەزراندووە بۆی ساڵانە ئێزیدەکان سەردانی ئەو وڵاتە بکەن بە ئامانجی بینینی وڵاتەکەیان لە ڕێگای چیەوە لە ڕێگای ئەو پەرزگایەوە بەپێی و ئاماژەی کە لە ساڵی ڕابردوودا بووە زیاتر لە 35,000 گەشتیان ڕووی کردوتە وڵاتی ئەرمینیا بۆ سەردانی ئەو مەزارگەی خۆیان لە کاتێکدا ئەوە دروست کراوە بەڵام ئێمە ئەسڵی پەرزگای لالشمان هەیە لە کوردستان کە پێویستە کات حەجی ئێزیدەکان ساڵانە ئێمە بە مەراسیمی گەورە و هاوکاریان بین ئەمە ئەگەر هۆتێل و ڕستۆرانت و مۆزەخانەیەکی تایبەت بە خۆیان هەبێت کە شوناسی ئەو پێکاتە ئاینیە گەورەیە لە کوردستان بکەین دەبێتە هۆی ئەوەی کە دەستی کاری ئێزیدیەکان لەوێ کچان و کوڕانی ئەوان ببنە ڕێبەری گەشتیاری و هەڵسوڕاندنی ئەوە ئێمە شاری کفریمان هەیە کە گەورەترین شاری شوێنەواری عراقیە نەک کوردستان لە عراقیشە بەڵام بەداخەوە زۆر وێرانە پێویستە کات ئەو شارە ببێتە شارێکی مێژووی گەشتیاری شوێنەواری وڵای لەسەر ئەو وێرانەیە باشە ئێوە بۆ ینی لە بەرنامەی حکوومەت هێرێمی کوردستان و دەستەی گەشت و گوزاری شانیە کە بەڕاستی نۆژەنکردنەوە ئەمە زۆر گرنگە بەڕاستی خاتوو ئەمەل زیاتری سەرمایە هەیە بەڕاستی ینی هەرۆکارەکە ئەوەیە بەدڵنیاییەوە پێویستە بە حکوومەت پێویستە سەرمایەداران من لە ڕابردووشدا لە تەلەڤیزیۆنی BMC بانگەوازم کرد وتم دەستی وە بەرهێنەرەکان و سەرمایەدارانی وڵاتم ماچەکەم بێن فریایی هەندێک ناوچەی شاری کفری بکەون چونکە خەریکە تووشی داڕمانە بێت دوێنێ هەر دوێنێ وابزانم کورسات بوو باسی خانووی مەلای گەورەی کرد لە کۆیە کە خەریکە داڕوخێت کەواتە ئێمە زۆر شوێنمان هەیە لە ئامێدی لە ئاکرێ لە شەقڵاوە لە کفری لە کۆیە لە هەولێر قەڵاکانمان پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە بابەتێکی تری ئاینی کە لە عێراقا ئێستا خەریکە برەوی پێدرێ شاری ئورە ئێستا ئاگادارم من لە ڤاتیکانەوە دەیانەوێ تیمی ئەوروپایی یان گروپی ئەوروپی سەردانی شاری ئور بکەن بۆ حەجکردن کەواتە ئێمە دەبێت بەر لەوەی ئەو شوێنە زیاتر ئاوەدان بکرێتەوە دەبێت شوێنەوەرەکان و شوێنە ئاینەکانی ئێمە پێش بخرێ بۆیە کاتێک کە من بیدایەتی باسی ئەوم کرد کە دەبێت گەشتوگوزاری ئاینی زیندوو بکەینەوە بابەتەکە دوولایەنەیە جانبێکی ئاینیە جانبێکی ئابووریە و جانبێکیشی پێکەوە ژیانی ئاینەکان دەبێتە سەرچاوەیەک دەبێتە سەرنجی وڵاتانی خۆرئاوایی وڵاتانی ئەوروپی وڵاتانی عەرەبی کە زیاتر سەردانی کوردستان بکەن و ڕێز لە هەموو جۆرەکانی گەشتیار بگرین کە گەشتیارێک لەوانە حەزکە بستەنە بێ سەردانی شوێنە ئاینەکان بکە خاتۆمەل ئێوە کارتان کردووە لەسەر ناوچە شوێنەوارەکان بۆ نمونە ئێستا زۆر شوێنەوارمان هەیە کە دۆزێتەوە لەلایەن تیمە بیانیەکانەوە بەڕاستیان ئەمەش زۆر گرنگە خۆی بۆ هەرێمی کوردستان ئەگە تۆ لە داهاتووە ئەمە لە کەرتی گەشتیاریە سوودی لێبینی ینی باوەڕم وایە داهاتێکی باش و کۆڵەکەیەکی باشە بێ بۆ ئابووری هەرێمی کوردستان چەندین شوێن هەیە کە ینی شوێنەواری دێرینە بە تایبەتی هەردوو نەڕووی گوندی چەرمۆ ینی کۆ ئەمە ئەم شوێنانە تا ئێستا گەشتیار سەردانی کردووە ینی بۆ لە بەرنامەی حکوومەت هەرێمی کوردستان و دەستەی گەشت و گوزارنیە کە ئەمە کاتە شوێنێکی گەشتیاری بەڕاستی لە بەرنامەمانە هەیە بەڵام شوێنەوار ڕاستە و خۆ سەر بە ئێمە نییە بەڕێبەرایەتێکی تایبەتی هەیە بەڕێبەرایەتی شوێنەوار
کە سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە بەڵام ئەوە ڕێگر نەبووە لە بەردەمی ئەوەی کە ئێمە بەیەکەوە هەماهەنگ بین کاری هاوبەش بکەین لەوەی کە جگە لە تیمەکانی بکنە و پشکنین ئێمە بەردەوام قسە لەسەرواکەین کە دەبێ ڕێگاوبان خزمەت گوزاریەکان نۆژەنکردنەوە فریاکەوتن لەوەی کە نەڕوخێنرێن ئێمە وەکو باسیشم کرد لە ڕابردوو هەندێک قەڵامان هەیە قەڵای شێوانە لە گەرمیان قەڵای خانزادی میری سۆران ئەشکەوتەکانی شانەدەر و ئەشکەوتی هەزارمێرد قسقاپان و زۆرێک شوێنی شوێنەواریمان هەیە کە دەبنە شوێنی گەشتیاری بەڵام چۆن دەبێ وەکو باسم کرد جگە لە خۆیان لە نۆژەنکردنەوە و پاراستنیان ئێمە ئەشکەوتی هەزارمێرد لێرە لە ناو جەرگەی شاری سلێمانیایە بەڕاستی تا ئێستا ڕێگایەکی و نییە بۆی بچێت نازەوتیان ڕێگەیشی بۆ ئەو ڕێگایە نییە کە ئێمە دەمانەوێت بێت پێویستمان بە WC و پێویستمان بە کۆشکی جوان هەیە پێویستمان بە بازاڕێکی کەلەپوری هەیە لە نزیکی ئەوە بۆ یەکە گەشتیار سەردانی ژەکە و دەبێت ئەمە بە بەرنامە سەردان بکرێت چونکە گەشتیار کە دێتە سلێمانی کە دەچێتە هەولێر و دهۆک ئەو ئاشنا نییە بە جغرافیای ڕێبەر هەبێتی دەبێت ڕێبەری گەشتیاری کوردستانی ئامادە ببن بەداخەوە هەتاکو ئێمە یعنی نەهاتە بووین هیچ کەسێک باسی لە ڕێبەری گەشتیاری نەکردووە ڕێبەری گەشتیاری ئەوەیە کە دەبێت لە هاتنی گروپە گەشتیاریەکان یەکسەر ڕێبەرێکی کوردستانی لەگەڵ بێت کە بەرنمەیەکی گشتگیری پێبێت کە دێتە سلێمانی دەبێ مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە ببینێت بۆی بزانێ ئەمنەتەوەیە چەسانەوەیکی بینیوە دەبێ بچێتە هەڵەبجە مۆنمنتی هەڵەبجە ببینێت لە گەرمیان لە ناوچەی بارزان لە دهۆک لە سۆران لار شوێنێکە و لەو بەرنمەیە مۆزەخانەکان ببینێت قەڵاکان ببینێت شوێنەوارەکان ببینێت بازارە کللتورەکان ببینێت هەرنیان بین بۆ مۆڵەکان و بۆ شوێنەکان بیان بین تەواوی کوردستان بەپێی ئەو بەرنمەیەکە هەیە ئاشنایان کەین سەرنجام ئەوە دەبێتە زانیارێکی دروست و پڕبەها بۆ گەشتیان کە دەگەڕێتەوە و هانی خەڵکی ترەدات ئەمە هەوڵمان داوە بەڵام هێشتا وەکو باسم کرد ئاستەنگ لە بەردەممانە کەم نین و هەوڵەکان باوەڕێک و ئێرادێکی باشمان هەیە بەڵام پێویستمان بە هەماهەنگی و هاوکاری دوای وەزارەتەکان هەیە بە هیوای سەرکەوتنتان و بە هیوای پشتیوانیکردنتان چکە بەڕاستی من جەنابتە بینم و ئەمە شاهدیەکە بۆتە دەم کە زۆر چالاشیت و زۆر هەوڵە دەی و ئەتێ کەرتەکە پێشخیت دیارەوەکو جەنابتەڵی بە هەمانژیە مولایەک زۆر سوپاس بۆ خاتو ئەمەلجەلال سەرۆشی دەستەی گەشت و گوزاری لە هەرێمی کوردستان کە لە بەرنامی پانۆرام لەگەڵ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێرانی ئەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ